ئەم کاتتان باش بینەرانی پرۆگرامی تەندروستی و ڕۆژوو لە پرۆگرامی ئەمڕۆدا باس لەوە دەکەین چۆن لە مانگی ڕەمەزانی پیرۆز ئاگاداری دەموددانمان بین لەگەڵ دکتۆرە ڕیزاف کەریم باس لەو بابەتاکەین لەگەڵ بمێنەوە. دکتۆرام کاتت باش؟ ئەم کاتە باش بەخێرانی قوربان باشی؟ سپاس ڕەمەزانیشتان پیرۆز زۆر سپاس لەوەش پیرۆز بێتن. زۆر دکتۆرە بالەوە دەست پێ بکەین چۆن لە مانگی پیرۆزی ڕەمەزان ئاگاداری دەموددانمان بین، چۆن بیشۆین چەند جار بیشۆین. لە مانگی ڕەمەزاندا بەهۆی وشکبوونی دە و ددان بۆنی دەم زیاتر دەبێتن لەو کاتانەدا پێویستە ڕۆژانە تقریبان 2 جار بەلای کەمەوە بیشۆین. دوای نان خواردن لە کاتی پاشێوان و دوای نان خواردن لە کاتی ڕۆژ و شکاندندا ددانەکانمان بە جوانی بیشۆین. بیکەین بە 3 بەش 4 بەش 3 بەشی بە فڵچە بیشۆین و بەشی 4ەمیشی بە داوی ددان بەکارهێنانی داوی ددان بۆی دووربین لە بۆنی ناخۆشی دەم. باشە دکتۆرە باسی بۆنی دەمی ناخۆش کرد بۆ کارەکانی بۆنی دەم چین بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا هیچ خواردنەکەیە کە ببێتەوە کاری ناخۆشی دەم لەبەرەوە ئاو ناخۆینەوە دەومان وشەکە بێ لەبەرەوە بۆن دەردەکات دەممان و ئەو خواردانەی کە دەبێتە هۆی بۆنی ناخۆشی دەم ئەو خواردانەی کە بەهاراتی زۆرتایە شیرینەکان خواردنەوە گازیەکان و خواردنەوەی کە بۆن دەردەکەن و سی و پیاز ئەوانە پێویستە بە دووربین بە تایبەت لە کاتی پاشێوان لە کاتی پاشەواندا ناوێت. باش دکتۆر ئەی چارەسەر چییە چۆن بۆنی دەممان کەم بکەینەوە؟ لە کاتی ڕۆژشکاندنە بڕێکی زۆر ئاو بخۆینەوە میوەجات بخۆین لە کاتی پاشێوان و هەروەها نەنووسن نەخەوتن لە دوای نان خواردن لە پاشان بۆ ماوەی 15 بۆ 30 خولەک تاوەکو خواردن لە ناو گەدەما هەرز بکرێت و نەبێتە هۆی ترشاندنی و دەرکردنی بۆنەکە. باشە دکتۆرە هیچ خواردنێک هەیە یارمەتی دەموددانمان بدات پارێزگاری وەکو شیریەکان ماست و پەنیر و شیر و میوەجات و سەوزەوات زۆر بەسوودن بۆ دەم و ددانمان. ئەگەر پێشوانەکەی وەربگرین دکتۆرە هیچ خواردنێکەیە کە لێی دوور بکەوینەوە؟ بەڵێ شیرینی کە ئەوەیان زۆر خراپە بۆ دەموددام خواردنە گازیەکان وەکو دەزانین کە دەبێتە هۆی کلۆربوونی ددانەکانمان و ڕوشاندنی مینای ددان. باشە دکتۆرە چۆن زمانمان پاک بکەینەوە؟ ئێمە هەڵە تێگەیشتنێک لێرە هەیە کە بەس ددانمان ئەشۆی. ڕاستە لە مانگی ڕەمەزاندا زۆر پێویستە زمانەکانمان پاکەینەوە نەک هەر لە مانگی ڕەمەزان ڕۆژانی ئاساییش چکە هۆکارێکی سەرەکیە بۆ هەم کلۆربوونی دەم هەم بۆنی ناخۆشی دەم بە فڵچەی ددان لە کاتی شۆردنی ددانمان تاوەبوونی شۆردنی ددانەکان دەتوانین فڵچەی ددان لە زمانەکانمان بدەین و لە مەڵاشومان دەبێتە پاکردنەوەی دەم و نەهێشتنی بۆنی ناخۆشی دەمیش. باشە دکتۆرە سیواک ئێوە وەکو پسپۆڕ و پزیشکی دەم و ددان چی بۆ سیواک دەڵێن؟ سیواک زۆر باشە بە تایبەت ئێستا لەو مانگە پیرۆزەدا دەتوانێت بەکاری بێنین لە دوای نوێشکردن و هەروە سونەتێکیشە پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت و پارێزگاری لە پووک و دووربوون لە کلۆری بۆنی ددان دەکات لە مانگی ڕەمەزاندا و نەهێشتنی بۆنی ناخۆشی دەمیش. ڕۆژانە دەتوان بەکاربێنن ئەمانە. تۆ وەکو پزیشکی دەم و ددان لەم مانگەدا چ ئامۆژگاریەک بە بینەران دەڵێ؟ ئامۆژگاریم ئەوەیە سەردانی دکتۆرەکانیان بکەن ئەوگە کلۆری ددانیان هەیە دەتوان سەردانی دکتۆر بکەن و ڕۆژنیان ناشکێ هەروە شۆردنی ددانەکانیان و دووربوونی یاخود کەمکردنەوەی شیرینی و خواردنەوە گازیەکان. دکتۆرە ڕزاف چ کاتێک باشە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا سەردانی دکتۆری ددان بکەیت؟ خۆی چارەسەرکردنی ددان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا نابێتە هۆی ڕۆژ و شکاندن. دەتوانیت هەم لە کاتی ئێواراندا سەلەم بۆ لە 2 بۆ 4 ئێوارە یاخود لە شەواندا دوای ڕۆژ و شکاندنیش هەم کلینیکەکان کراوە دەتوانێت چارەسەری ددانەکان وەربگرن. دکتۆرە تا ئێستا خەڵکی ئێمە هەڵە تێگەیشتووە لە دانشتن یاخود دەتوانم بڵێم هەڵە دانەکانیان ئەشۆن تۆ ئەتوانی ڕێگە ڕاستەکەمان پێ بڵێیت؟ وایە ئەوە کێشەی زۆربەی خەڵکە کە نازانێت چۆنێتی ددان شوشتن ئێستا لەم پرۆگرامی ئێوە باسی یەکەم ئینشاڵڵا سوودی لێوەردەگرن. شۆردنی ددان ئەبێ ددان دەم تۆزێ بکەیتەوە هی سەرەوە بەرەو خوارەوە هی سەرەوە بەرەو خوارەوە دەشۆیت و هی خوارەوە بەرەو سەرەوە ئەیشێت هەتا کۆتایی دوای ئەوە دەمەتەکەیتەوە ئەم ڕۆیە شوێن بە جوانی و هی سەرەوەش بەو شێوەیە شێت وەکو وتم ئەیکەی بە 4 پارچە 3 پارچەی بە فڵچە پاکەکەیتەوە. ئەم کەلێنە واتە بەشی 4ەمیان دەبێت پەتی ددان بەکاربێنی داوی ددان زۆر گرنگە زۆربەی خەڵکەکەمان پەتی ددان بەکار نایێنێت شتێکی زەڕور نایزان بەڵام زۆر گرنگە بۆ دەم و ددان. بەشی 3یان ژوورەوەیە
کە بەم شێوەیە بێت بیشویت هی خوارەوە دەهێنیتە دەرەوە هی سەرەوەش بەم شێوەیە دەهێنیتە دەرەوە. بەڵێ دوای ئەوە کە کۆتاییمان بە شوردنی ددانەکان هێنا هەر بەم فڵچەیە زمانەکانمان بەم شێوەیە پاکەکەینەوە. دکتۆرە ئەی شێوازێکی تری هەڵە هەیە ئەوە بزان ئەمەیان هەڵەیە گەر چۆ ڕوونکردنەوە بیت تۆ دکتۆری ئەڵێن بەم شێوەیە یاخود بەم شێوەیە ئەمانە هەمویان زیان بە پووکی ددان دەگەین دەبێت خورانی ددانوات خورانی پووکەکە واتە پووکەکە چێتە سەرەوە. بەم شێوەیە ڕێگی ددانەکە بە دیار دەکەوێت و دەبێتە هۆی حساس بوونی ددانەکە. بەم شێوەیان غەڵەتە. زۆر سپاس بۆ دکتۆرە ڕیزاف پزیشکی دەمودان زۆر سپاس بۆ زانیاریەکان زۆر سپاس دەکەم بەخێر بێن. بەڵێ بینەران بەم شێوەش هاتینە کۆتای ئەڵقەی ئەمڕۆی پرۆگرامی تەندروستی و ڕۆژ و جارێکی تر پێتان ئەڵێم ئاگاتان لە تەندروستیتان بێتن و تەندروست بشین.